یەکێک لە خەمەکانمان خەمی ژینگەییە بەردەوام لە ڕێگەی پسپۆڕان و شارەزانی ئەم بوارەوە دەمانەوێت دیارترین ئەوتەوەرانی کە هەم هۆشاریە دەن بە کۆمەلگا و هەم زەنگێک بن بۆ ئاگادارکردنەوە لەسەر مەترسیەکانی ژینگە بۆ ئێوە بخێنە بەرباست و لێکۆڵینەوە و لایەنە ئەرین و نێرێنەکانی بخەینە ڕوو. بەداخەوە ئێستا لە هەرێمی کوردستاندا دیاردەی زۆر سیر بەدی دەکرێت هەرچەندە لە ڕووی ژێرخانی ئابووری و بنیادنانی شارستانیەتەوە ڕەنگە هەندێک کارگە هەبن زۆر گرنگ بن بۆ ئەوەی کە بینا و باڵەخانەکانی پێ دروست بکرێت. یەکێک لەوانە کارگە و کانە بەردینەکانە کە بێگومان و بەردانی کە بەرهەم دەهێنرێن لە بواری بیناسازیدا بەکار دەهێنێن کە ئەمە لە ڕووی ژێرخانی با بڵێن بنیادنانی بینا و باڵەخانەوە زۆر گرنگن. بەڵام قسەمان لەسەرەوەنیە کام کارگانە چەندە گرنگن. قسەمان لەسەرەوەی بەشێک لەم کارگانە بوونەتە مەترسی بۆ سەر ژینگە، ئایندەی ژینگیان خستۆتە ژێر مەترسیەوە بە تایبەتی کەمکردنەوەی ڕوبەری سەوزایی زیاتر مۆڵەتەکان دەدرێت بە هەندێک کۆمپانیا کە زۆر لە ناوچەی سەوزایی ئەو کۆمپانیایانە بنیاد دەنێن زۆر جار مۆڵەتەکە بە جۆرێکە کە بەبێ ئەوەی لێپێچینەوەیان لەگەڵدا بکرێت بە هەزاران درەخت لە ناو دەبن لە پێناوەوەی کە هەم ڕێگە بە خۆیان خۆش بکەن کە بەردی زیاتر بەرەمبێنن و هەم ئەمە بەشێکی زۆر لە شارەزان و پسپۆڕانی ژینگەی تووڕە کردووە. ئێستا بە مەترسی ناوزەندەکەن تەنانەت سکاڵای کارگەیشتەوەی سکاڵای یاسایش لە دژی هەندێک لە کۆمپانیا و کانەبەردینەکان تۆمار کراوە لە دادگا. قسە لەسەر بابەتەکەین ڕەهاندەکانی ئەمەی خێنە ڕوو بە میانداری زۆر بەڕێز ملکۆ بازیانی بەڕێزیان سەرۆکی پارتی سەوزی کوردستان کە لە ستودیۆ ڕۆژێکی ئامادەیە. کاک ملکۆ زۆر بەخێر بێ. باش کاک ملکۆ کانەبەردینەکان باسم کرد گرنگن، یعنی لە ڕووی بیناسازیەوە گرنگن دەبێ هەبن. مۆڵەتەکانیان چۆنە؟ یعنی شوێن دیاری کراوە بۆیان دەبێت لەکوێ کار بکەن لە نێو مۆڵەتەکاندا ئەو شوێنانیان بۆ دیاری کراوە کە ژینگەیەکی تەواو سەوز و لەبار و نزیک شار و کۆمەڵێک پێوەەر هەیە یان نییە؟ بەڵە خۆی بەداخەوە ئەوەی کە لە کوردستانە ڕوئەدات ینی یاسایەکی بۆ دەرەچێت ڕەن بێ یاساکە دیراسە نەکراو بێ. یعنی ئەگەر یاساکە دیراسە کراو بێ کۆمپانیایەک مۆڵەتی پێ نادرێت لە ناوچڕی دارستانە. ئێمە نمونە لە گوندی هەنگەژاڵ لە نەحەی گەرمک کە لەو منتیقەیە قەزای پێنجێن زیاتر بۆ بیسی کانەبەر کۆمپانیا ئیش لەو کانەبەرداناکە هەمووی زۆرێک لەم کانەبەردانە یانم کۆمپانیان لە ناوچڕی دارستانە کارەکەن. لامان کاتا ئەکرێ ڕێکاری تر هەیە بیگرێتە بەر مەسەلەن مۆڵەتەکەی پێبدا بتوانێت لە مەسەلام کانەبەردا بچێتە ڕوتانیەکەوە لەوێەوە مەسەلەن کاری خۆی بکات و بەردەرکات و بۆ کانزایی ئەوانە خۆی ئەمە ناڵین زەرور نییە. هەموو شتێک لە وڵاتی ئێمە گرنگی خۆیەوە زەرورێت و ئەوەی هەیە بۆ هاوڵاتیان و نیشتیمانیانی ئێمە. بەڵام لە هەمان کاتە ژینگەی ئەم وڵاتی ئێمە نەگەشتۆتە ژینگەیەکی ستانداردی عالەمی کە ئێمە بتوانین مۆڵەت بدەین بە کۆمپانیاک لە ناو چڕی دارستانە ئیشکە. یعنی ئەوەی کە دوێنێ پێرێکە لە قەزای پێنجێن ڕوویداوە بەڕاستی ئەمە کارەساتێکی گەورەی ژینگەییە، جێگای ئەسەفە، جێگای داخە. یعنی بە هیچ شێوەک ناکرێ، یعنی نە پارێزگان، نە قایمقام، نە بدین نەحێن، نە پۆلیسی دارستان، نە پاوەن، ئەمانە ناکرێ مۆڵەت بدەن بەو کانە بەردانە و کۆمپانیانە کە بێن لەو کانە بەردانە ئیشکەن. ئەمە جێگای داخە. ئێمە بۆیە دوای ئەوەی کە ئێمە ئاگادار کراینەوە لەو منتیقەیە لە گوندی هەنگەژاڵ کە کۆمپانیا لە کانەبەردێک ئیشەکە لە ماوەی 48 سەعاتە 2000 دار نزیکەی 2000 داری بەتەمەن هەمووی بەڕوو هەڵی کەندووە لە ناوچووە. خۆشبەختانە ئێمە کە چوینە قەزای پێنجێن لە فەرمانگەی داواکاری گشتی ئێمە سکاڵای یاساییمان تۆمار کرد وەکو پارتی سەوزی کوردستان بە ژمارە 31 لە ڕێکەوتی 31/6/2021 هەر دوو ڕۆژ دوای ئەوەی ئێمە جەنابی داواکاری گشتی لە قەزای پێنجێن یەکسەری فەرمانی کرد هەم بە دەرگیرکردنی خاوەن کۆمپانیاکە و هەم ڕاگیرکردنی کۆمپانیاکە. دوای ئەوە لیژنەیەکی نادوێتە شوێنەکە دەرکەو بەڵگەکانی ئێمە سەلمێنراوە ڕاستی و دروستیمان بۆ پشت ڕاست کردوێتەوە. ئێستا خاوەن کۆمپانیاکە دەست بەسەرە کە ڕەفتی کەفیلیش نەکراوە
ولا هەمان کاتە کۆمپانیاکەش گیراوە ئێمە بە کەفالەت ئیجازەت ناکەین بە کەفالەتی ژەتا ئەو لەحزەی کە ئێمە زانیاریمان هەیە مەحامیان گرتووە کە چوونەتە لای داواکاری گشتی مەحامەکەشی کشاوەتەوە ڕفتی کەفیلی نەکردووە لەبەر ئەوەی کارەساتەکە زۆر لەوە گەورەترا چونکە ئێمە چوینەتە منتیقەکە سێرمان کردووە ئەگەر ڕێگیری نەکرێ لەو مەسلەی کۆمپانیانە لەو منتیقەیە نزیکەی 500,000 بۆ نزیکەی 700,000 داری بەتەمەن کە نزیکەی ملیۆنێک دار لەو منتیقەیە هەیە هەمووی لە ناوەچێ بۆیە ئەو کاتە ئێمە ناسەنگی ژینگەی دروستەوە کە ناسەنگی ژینگەی دروست بوو ئەو کاتە ژیان ئەستەمێ بۆ هاونیشتیمانیانی ئێمە لە قەزای پێنجێن و نەحیەکانی چواردەوری بۆ بە تایبەتی بۆ سلێمانی کە نزیکە لە قەزای پێنجێنەوە هەمووی ساعت و نییە 2 ساعت ڕێگایە یعنی خەڵکی ئێمە گەشتیار ئەچێتە ئەو شوێنە بۆ شوێنی حەوانەوە چڕی دارستان کە منتیقەیەکە لە ڕووی کەشوهەواوە کەشوهەوایەکی زۆر پاک و ژینگەیەکی زۆر لەباری هەیە کە خەڵک بچێ سەیرانی تیاکە خەڵک بچێ لێوە هەتا نیشتە جێ بێت یعنی بەڵام ئەگەر بەداخەوە ئەمانە نەما ڕێژەی سەوزایی نەماکە مەسەلەن ژینگەکە لە ناوچوو ئەو کاتە خەڵک ئەستەمە ژیان لێش بەرێتە سەر ئێمە یەک کێشەیەکی تلمانەیە خەڵک با هاوڵاتی ئێمە تێبگە مەسلەی داربڕینەوە هەر دارێک نییە کە ئەیبڕێتەوە مەسلەی ئەوە دەیان گیان لەبەر ینی زیندەوەر لەوێ لە ناو ئەچێت کاک ملکۆ با بزانین بە شێوازێکی گشتی خۆی ئێستا کە ئاماژەت بۆ کرد باست کرد کە پێویستەکە ئەم کانە بەردانە لە شوێنێکی دوورەدەست لە دەرەوەی شار لە ناو دارستانە نەبن شوێنێکی ڕووتەڵ بێت یعنی داری پێوە نەبێت پێویستەکە لەم شوێنانە دابمەزرێن ئەگەر هاتوو لە نێو دارستانەکانە ئەگەر هاتوو لە نێو چڕایی نزیک لە دانیشتوان ئەم کانە بەردانە دانران بە شێوازێکی گشتی زیانەکانیان خۆی لە چیا ئەبینێتەوە زیانەکان زۆر گەورن یعنی ئێستا خۆ ئەوەی کەوە ئێستا باسم کرد ئەگەر مەسەرەن داواکاری گشتی نەگەشتە ئەوینە چۆن ینی بۆ شدەتەوە بڕیارادا چونکە زیانەکە ئەو نەگەورەیە لە ڕووی ژینگەی سروشتیەوە یعنی بە هیچ تەعویز ناکرێت ینی بەداخەوە ئەوان ئێستاەوە تا من یاساکە لە بەدەستمایە کە مۆڵەتیان داوە پێی بەو مۆڵەتە ئەڵێ وەرە تەعویز کەرەوە تەعویز بە چیە کرێتەوە مەسەلەن ئەڵێ ئێمە نزیکەی 500 متر بۆ دیارریەکەن یان 1000 متر بۆ دیارریەکەن کە تۆ ئیشی تاکەی لە 1000 متر سێجایە ئەزانی چەند هزار دار هەیە کە ئەو دارە خۆڕستکانی کا بووە ئەو یە تەعویزی چیە کاتەوە بە 100 داری سنۆبەر کە تەمەنی ساڵێکە ئەو داری تایە نزیکەی 100 ساڵ تەمەنێتی 200 ساڵ تەمەنێتی یعنی بە هیچ شێوەیەکی تر نەوەی ئێمەش جارێکی تر لە ژیانیان نامێنێتەوە دارە بەدەر لە بڕینەوەی دارەکان چی تر زیانی پێگات ئەو ئاژەڵە کێوانەی ئەوانەی کە لەوێن لە ناو دارستانان ئاسکە پڵمان هەیە لەو منتیقەیە هەموو جۆرە ئاژەڵێکی لەو منتیقەیە ئاژی ئەوانە هەمووی لە ناوەچێ هەمووی ئەنفالەکرێ هەمووی ئەڕوا ئەتۆرێ لەو سروشتەی کاک ملکۆ لە هەندێک لە دیمەنەکانە بینیم درەختانە هەندێکیان تیا ڕەنگە 25 ساڵ 40 ساڵ تەمەنی بێ یان زیاتریش نەکەمتر ڕەنگە من زۆر بە کەمیشم وتبێ ئێستا بەپێی یاسایی هاتوچۆ و یاسایی ژینگەش ئەگەر شۆفێرە خۆی لە درەختێک بات دەبێت باجی درەختەکە بات واتە ژینگەی درەختەکە تۆ تێکەداوە بە باجەکەی بی بۆ کۆمپانیایەکی کە باست کرد کە 2000 درەختی لە ڕۆژێکدا بڕیوەتەوەمە بەس زیانەکانی لە دادگادا قەرەبوو ینی چۆنەڵی پێبژاردننی پێکرێ ئەن پێتان وایە دادگا بچێتە بنج و بناوانی ژماردننی پێبژاردننی یەکە بێکە و درەختانی کە ئەم کۆمپانیای پێ هەستاوە خۆی بەپێی یاساکە بێکە ئێمە لامانە بۆ هەر ساڵدارێک کە بە قانونیەکەی ببڕێتەوە بە قانونیەکەی بیبڕێتەوە بە 150,000 دینا غەرامەتدا ئەگەر خێر قانونی بیبڕێتەوە ئەوە بۆ یەکەت بە دووقات و ساڵی تەمەنی دارەکەش زیاد دەکەن یعنی ئەوە بڕۆن یاساکە لە بەڕێبەتی باخچەی سلێمانی باخچەکانی هەرێمی کوردستان لە شارەوانی لە هەمووی هەیە یعنی مانای وایە ئەم هەوڵاتی کە هەستاوە ئەم کاری کردووە لانێ ئەبێ بە $1,000,000 قەرەبووی ئەو زیانە بداتەوە یعنی چونکە لەبەر ئەوەی ئەم دارێکی خۆڕستکە ئەمە دەستێکە یعنی وەکو چۆن شێواندنی ژینگەیە بەڵام ئەبێ ئەو لایەنەی کە لە ناو حکوومەتیشان مۆڵەتیان پێدرا ئەبێ ئەمانش غەرامەکرێن یعنی ئەمە ناکرێ هەر هاوڵاتیەکە ئێستا زەمبی نییە خۆ من ێسا خاوەن کۆمپانیا ناناسم من ناناسم بەشێکی زۆریش لایەن ئەمە حکومەتە ئەمە حکومەت ئەم لایەنە ینی بە چی شێوەیە تۆ دیراست کردووە بە چی یاسایە گەناتە یاسای چۆ دێناوە یاسای ئەگەر پۆڵەنیا دێنابێ وڵاتێکی وەکو پۆڵەنیا باسکەین لە پۆڵەنیا لەبەر زۆری دار حکومت بڕیاریدا $1,000,000 ببڕێتەوە
ملیۆنێدار ببڕێتەوە هاوڵاتیانی پۆڵەنیا ئەو خانمانەی کە شیردەرن شیرەدن بە مناڵەکانی باشە هەمووی چوونە سەر شوێنی دارەکە شیریاندا بە مناڵەکان حکومەت ناچار بوو دارەکەی نەبڕیەوە ئەم وڵاتی خۆی ئەمە زۆر نییە بە زۆری چڕی دارستان وانە تۆ بێی دار ببڕیتەوە وایانە ناکرێت بە هیچ شێوە هیچ کارگەی هیچ کۆمپانیایەک لە چڕی دارستانەوە نزیک بێتەوە بە هیچ شێوەیە بەڵام بەداخەوە ئەمەی کە ئەوەی کردووە ئەمە جێگای نیگەرانی باشە هەندێک کۆمپانیا لە چڕی دارستانەوە کۆمپانیایی کە ئاماژت بۆ کرد نزیکە خۆندێک لە کۆمپانیەکانی تر چیا و با بڵێن ژینگەی شاخەکانیشان تێکداوە ئەگەر چی هەندێک چیا و شاخەیە کە ڕەنگە یەک درەختی تیان نەبێ بەڵام بۆ تێکدانی سروشت ئەوانیش بەشێک نین لە تێکدانی سروشت هەم لە بڵاوکردنەوەی تەپتۆس هەم لە تێکدانی سروشتی جوانی ئەو چیایی کە تەماشایەکی ئەمانیش نابێت یعنی حکوومەت و لایانی پەیوەندیدار بەخۆیانە بچنەوە شێوازی مۆڵەتەکان داڕشنەوەیکی تری پیا بکەنەوە جیاوازی چییە لەگەڵ ئەو کۆمپانیایی کە لە نێو دارستانێکدا کردی مەگەرتەنە ڕەنگە تاوانەکەی ئەوە بێ کە درەختەکانی بڕێوەتەوە من ئێساگە برادرانی دەستێەوە بەریێنان جویان لە من بێت باشە ئێمە زۆر ئەو نە هاوارمان کرد نازانام یان نابیستن یان دەنگی ئێمە ناگە ینی ئەمە جێگای داخە هیواداری ئەمە بێتە دەرفەتێک بۆی ینی من ئەلێرەوە با دەسەیەوە بەریێنان بێت ئێمە ئەنیشین لەگەڵە ئێمە ڕێوشێنیان بۆ دیاریەکەی ئێمە پێیان ئەڵێن مۆڵەت بدە بۆ کۆمپانیای چۆن ینی سێریکە لە دنیای نەبووە جارێ تۆ بێی کارگەیە کۆمپانیایەک لەسەر عەرزی زەراعی دروست بێت ئەمە لە هەموو یاساکانی دنیای کفرە هەر کۆمپانیای کۆمپانیای هەشت و کاڵیش بێت چیمەندۆ بێ شیش بێت تایە بێ مەسەلەن کانی بەر بێ بە هەر شێوێ ئەمە لە عەرزی زەراعی بە هیچ شێوەیە ڕێگا پێدراو نییە دوو کە ڕێژی پێئەدا ئەبێ زۆر دوور بێ بە 3 کیلۆمەتر لە چڕی دانیشتوانەوە باشە یعنی ئێمە ئێستا با هاونیشتیمانیانی ئێمە ئەمەیان بۆ شیکەمەوە جوان بزانن باشە ئێمە لە 32 پیشەسازی هەمووی عێراق ئەکەوێتە پارێزگای سلێمانیەوە طبعا ئەم زانیاریە ڕەن بێ لای زۆر هاونیشتیمانی ئێمە ڕێژەیەکی زۆریشە بەڵێ 32 پیشەسازی هەمووی عێراق لە سنووری پارێزگای سلێمانی 20 دەبل لە تانجەرۆ بازیانە باش کە بەوەش ئەوەتیە پیشەسازی قورس کە ئێمە لە ناوچەکەی ئەنجامە درێت چیمەتۆە شیشە نەوتە هەرسێکی بانەیە یعنی وەرن ئەوە ئێستا تانجەرۆ 600 مەتر لە ناو 700,000 هاوڵاتی بۆ ملیۆنی هاوڵاتی دوورە هەموو کارگەکان یعنی بڕۆ بە سیارێ بی پێوە 700 مەتر لە شاری سلێمانیەوە دوورە لەوێ شاکە دانراوە ئەم کارگە و کۆمپانیانە هەمووی لە ناو دیاتەکانی سنووری بڵین پارێزگای سلێمانیە تانجەرۆ باشە بڕۆ خەڵکێ لێە چۆنە ناڵێنێ بەدەست و پیسبوونی ئەو ژینگەیەوە لە بازیانە کارگە هەیە 300 مەتر لە بەردەقارەمان و تەیناڵی کۆنەوە دوورە لە بازیان 300 مەتر با بڵێن لە دانیشتوانەوە بەڵێ کاڵم دوورە ینی ئەمە ناکرێ ئەمە بە هیچ شێوێ ڕێگا پێدراو نییە ینی ئێمە جاران لە سەردەمی حکومەتی ڕادگرم بۆ بورە دانیشتوانەکە پێشتر لێو بوونم کارگانە دروستکراون بنیادراوان کارگەکە هەبوو اینجا دانیشتوان خانویان کردووە خۆش قسەیەکی ترە هەل لەوەتەیە بازیان لە شۆسەکانە هەیە باشە تانجەرۆ لەوەتەی هەیە سلێمانی هەیە لە بابانەکان و تانجەرۆ زورگێز و ئەوانە کارگەکان دواتر بڕیاری لەم ساڵانەی دوایە لە 2023 بەدواوە لە دوای پرۆسەی ئازادی عێراقەوە ئەم کارگان هاتووە باش دانیشتوان هیچ دەورێکیان نییە لەو کاتە ئەگەر ڕەزامەند نەبن باسی ئەوە بکەن بڵێن پێویست ناکە ئەم کارگانە لە ناو شارەوە نزیک بێ عنی هیچ ڕێکی ئەوان وەرناگیرێ لەم کاتەوە خۆتان بەبیرتان بێ ئێمە زۆر هاوارمان کرد زۆر یعنی مەسەرن ئەومان کرد خۆ پیشاندانمان کرد چوونەتە حکومەت چوونەتە پەرلەمان چوونەتە لای کەسە سیاسیەکان لە وڵاتەیە بە هەموویمان ئاگادار کردوێتەوە یعنی بەداخەوە جۆمان لێ نەگیراوە کە جۆمان لێ نەگیرابێ ئەمە کارە ساتەکەیە ئێمە دژی پیشەسازی نین لە وڵاتەیە بە هیچ شێوەیە من لەوەتە 20 ساڵە لەم بوارە ئیشەکەم قەر ڕۆژە لە ڕوان من نەموتوە دژی پیشەسازی بەڵام من دژی ئەوەم کابرا بە فەردە دۆلار کۆکاتەوە لەسەر حسابی مناڵی خەڵک بۆی هەروەش مناڵی خەڵک باجەکەی بدا کە تووشی سەرەتان بێ کاکمکە بۆی واش تێ نەگەن کارە بەردینەکان ئێمە بەسمان لە دژی ئەوانم مەسلەی لەسەر بێمەوە سەر کانە بەردینەکان وەکو دوایین شتێکە باسی کەین کانە بەردینەکان یان هەر کارگەیەک هەر کۆمپانیایەت کە دەستی هەیە لە تێکدانی ژینگە و بەشێک لە ژینگە لە دنیادا لە بەرامبەر تێکدانی ژینگەکە ئەوەندە باجی ژینگەی ئەدات ئەمە ڕێک کراوەتەوە ینی لە هەرێمی کوردستاندا
کۆمپانیەکان ئێمە ئیجبار کراون بە پێدانی ژینگەی ساڵانەیە چوزانم مانگانەیە ئەمانە کراون یان نەکراون لە نێو عەقدی کۆمپانیەکاندا ئەم بابەتە باس کراوە یان باسی لەوە نەکراوە. خۆی بن بە وەڵامی ئەو پرسیارەی یەکەم دەمەوە ئەوە زۆر گرنگە. ئێمە ئەمە دەستپێکی شۆڕشەکەی ئێمە دەستی پێک لێرەوە ئەوەی کە داواکاری گشتی قەزای پێنجەم کردی ئەمە دەستپێکی زۆر گەورە بوو. هەتا ئێستا ئێمە سکاڵامان تۆمار کردووە لەسەر کۆمپانیا و ئەوانە هیچ ئیجراتێ نەکراوە بەڵام ئەوەی لە قەزای پێنجەم کرا ئەمە دەستپێکی زۆر میمەمە زۆر دڵخۆشە. هەم ساحب کۆمپانیاکە بگرێ هەم کۆمپانیاکە ڕاگرێ. ئەمە هەل لێرەوە من دەستی ماچەکەم ئەو داواکاری گشتیە ئیتر هەچ کەسێک بێن یعنی لەبەرەوەی ئەمە هانمانەدا ئیتر کۆمپانیەکانی تر نەتوانن ئەمە بکەن چکە ئێمە چەکی دەستی ئێمە ئیمڕۆ لە کوردستانە دادگاکانە ئێمە تەنیا ئەوەمان بەدەست چونکە ئێمە زۆر شتمان تاقی کردەوە من هەر لەم کورساتە ئازیزە پێش 2 هەفتە لەوەتم ناچار بین ئەگەر وا بکەن مەسەن داوای هێزی چەکداری بکەین هەتا بوو بەوەش سۆبەتەوانەوتیان جاوا بە ژینگە و چەکداوتمان بەدارەوە ئەمەی تر کە ئێمە ئێستا وەڵامی دەمەوە پرسیارەی دووەم ئێمە لە کوردستان یاسایەگەیە ئەو کەسەی کە سەرپێچی ژینگەی یەکە غەرامە ئەکرێ بۆ نمونە سێری کرد بۆ تەنها بگاتە سەرپێکی غەرامە پرسیارەکە ئەمەیە هەر ئەوەشنا هەر لێ یەسەنێ بۆ ئۆتۆمبیلێک کە شەقام پیسەکە و ژینگە پیسەکە ساڵانە و ژینگەی لێوەرەگیرە بۆ کۆمپانیا لێوەرناگیرێ کۆمپانیا بە حساب ئەوانش ئەبێ غەرامە بدەن بەوەی کە سەرپێچی بکە بە پێ و یاسایە بێ غەرامە ئەکرێن غەرامە ئەکرێن 8 ملیۆن و 10 ملیۆن و ئەوەی کە ئێمە لە فەرمانگەی ژینگەوانە وەرمانگرتەوە بەس غەرامەیە سەلاحەتی داخستیان نییە سەلاحەتی داخستنی کارگەیەکیان نییە ئێمە ئەگەر 2 کارگە لە وڵاتی ئێمە داخرێ حکوومەت بڕیار بدا بڵێ بۆ 2 مانگ بۆ نمونە کارگەیەکی زەبەلاحە ئەوە داخرێ باشە ئیتر یەک کارگەیتر ناتوانێت سەرپێچی ژینگەیکە بەڵام غەرامە چییە من ئەگەر بتوانم لە شەو ڕۆژەکە ملیۆنە دۆلار ئینتاجم بێ حەزەکەی هەموو ڕۆژە من بەدەر لە غەرامە ئەو کارگانەی کە دائەنرێن هەر لە کاتی کارکردن یانە ئەگەر هیچ سەرپێچیەکیش نەکەن ساڵانە بڕێک پارەیان لێ وەرئەگیرێ حەقی ئەوەی چونکە ڕەنگە زۆربیان ژینگە پیس بکەن لە کاتی کارکردن یانە بەدەر لە سەرپێچیەکانیش پارەیان لێ وەرئەگیرێ ئەو حەقە بدرێتەوە بە ژینگە یاخود بەو دانیشتوانی کە لە ناوچەکە کارگەکەدان یان ئیلزام بکرێن بە سەوزکردنی ناوچەیەکی تریش بێگومان ئەو مۆڵەتەی کە پێ ئەدرێ هەست کارگێکە ئەو مۆڵەتەی پێ پێشەوە بێ ڕەزامەندی دەستەی ژینگە و فەرمانگەی ژینگەی مانتیقەی هەبێ ئەگەر مۆڵەتی ژینگەی نەبێ نابێ ئەم کارگەیە ئیشکرێ نابێ کاری وەبەرێنانکە لە وڵاتەیە کە ئەوەش ئەکرێ مەرجی بۆ دیارریەکە کارگەیەک ئەگەر ئێستا من لە ڕووی قانونیەکەی قسەکەم ئەگەر کارگەیە لەسەر 2500 مەتر واتە دۆلیمێک زەوی دروست کرێ ئەبێ 50 دۆنم لە چواردەوری خۆی سەوزاییکە بە تایبەتی کارگەی چیمەنتۆ وەکو دوایین پرسیار یەک کارگەکراوە بە بەڵۆ بە نەخەجابمەڕ یەک کارگەکراوە ئەو شێوازی بەسەراتە ڕێژەی سەوزایی نییە بەداخۆی یادارین ئەمە بگات هەرنیەتی یعنی کۆرە کارگەمانەیە مۆڵەتی ژینگەی نییە کارگەمانەیە مۆڵەتی ژینگەی نییە لە وڵاتە خۆی ئێستا و کانە بەردانە ئێساوە یاساکەیە مۆڵەتی ژینگەی نییە خۆ فەرمانگەی ژینگاگە ژۆی لە من بێ ئەوە خۆ بەخۆیان بێن وەڵام دەنەوە نیەتی ئەبێ هەبێت و دوو ئێمە لە کوردستانە شۆفێرێک کە ساڵانی تازە ئەکاتەوە 100,000 دیناری لێ ئەسەندرێ و ئەو سەرپێچە ژینگانە ئێمە هەتاکو هاوڵاتیەک ئەگەر ڕاوێ بکە غێر قانونی بێ بۆ نمونە بەرازێک بکوژێ 500,000 غەرامە ئەکرێت چونکە من لەسەر بەرازەکە شارەزای ئێمە یەقسەم بردووە 500,000 غەرامە ئەکرێت ئێمە سنووقێکمانەیە لە ئەنجومەنی وەزیران ئەم سنووقە ئەبێ ئێستا هەچی ئەم پارەیە کە پێی ئەو تێغەرامەی کارگە و کۆمپانیاکان هی هاوڵاتی هی شۆفێر هی هەموو کەسە لەم وڵاتەیە کە ئەوە بکە ئەبێ بچێتە ئەو سنووقە دواتر لەم سنووقەوە بێتەوە لە مەسەلەی ژینگە و سروشتان سەرف کرێتەوە